یاسایەک دەرکەن یا مزەکەرەیەک دەرکەن کە ئەم هەرشانە ڕابگیرێت و ئەو خەڵکە لە مەترسینەوێ وەکو ئێوە ئەزانن لە کاتی ڕفراندۆم ڕاگەێنرا کوردە فەیلیەکان لە بەغدا و لە شوێنەکانی تری عێراق بێژگە لە هەرێم تووشی هەرەشە و مەترسین یعنی هەندێکمانیش هەیە حتا کوژراون ئێمەش ئەمڕۆ یادداشتنامەی استینکارمان هێناوە بۆ ئەندام پەرلەمانەکانی کوردی خۆمان لەم نووسینگەیە کە تەقدیمی پەرلەمانی عێراقی بکەن و ئەم هەرەشانە ڕابگیرێت. ئێمە وەکو نرایانی کورد بەی شێوەیەک ئەمە قبوڵ ناکەین ڕاستە ئیسیفتا هەمومان تەحەفوزوم لە حەزەمانە بووە لەسەری و دەبێ بەڵام لە هەمان کاتا کوردی فەیلی کوردی ڕەسەن بوون بە درێژایی مێژوو لە عێراق و لە جۆربەی شارەکانی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان ژیاون لەبەرەوە بە تەئکید پاڵپشتی و پشتیوانی خۆمانیان بۆ دووپاتەکەینەوە و لەگەڵیان ئابین هەنگاو بۆ هەنگاو